جرى پێشتر نوکەمە ئاماژە پێدای کە هژمارەکە خێزان ماڵبەتên داعشی ji kempa holê reviyane hîn dizanin qasî heftiyekê ev kempa ketiye dest çekdarên desthelata Şamê artêşa Şamê lê ji bilî vê kempê ew zîndanên Daişî jî têda ketîne destê desthelata Şamê hijmareke zêdeya Daişiyan reviyan û hemahengiyek di beyna Şam û Washington û Iraqê de heye ku hijmareke zêde belkî 6-7 Daişiyan ji Sûriyayê bînîtin li Iraqê wana zîndanî ket. Li ser vê mijarê hêjayê Kerîm Nûrî Birîkarê Wezareta Kûç û Koçberên Iraqê mêvanê min e. Hêjayê Kerîm tu bi xêr hatiye Kurdistan 24. Em ji kempa hol dest pê bikeyn. Ew kempa bi berdewamî digotî wekî bombeyeke tewqîtkirî her demê biteqe dê derdora xwe wêran ke. Kempa hol hêjî matirsiye li ser Iraqê. سڵاو لە ئێوە و بینەرە بەڕێزەکانتان کەمپی هۆل کەمپێک نییە بۆ قەیرانی ئاوارە و قەیرانێکی مرۆی بەڵکو سنتەرێکە بۆ دروستکردنی هزری داعشی مەترسیدار بۆیە زیاتر لە 6,000 کەس لە زۆرینەی وڵاتانی جیهانەوە لەوێ نیشتەجێ کرابوون. کەمپەکە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە حەسەکە بۆیە هەڵوێستی ئازایانە و نیشتیمانیانەی عێراق ئۆپەراسیۆنێکی پێشوەختەیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەو کەمپە کە بۆمبێکی تەوقیت کراوە دەکرێت لە هەر ساتێکدا بتەقێتەوە بۆیە هەنگاوەکەی عێراق هەنگاوێکی ئازایانە بوو زیاتر لە 20,000 عێراقی لەو کەمپە لە منداڵ و لە ئافرەت لەو کەمپە نیشتەجێ کرابوون و 6,000 کەس لە ڕێگەزنامە جیاوازەکانی جیهانەوە لەوێ بوو بۆیە هەڵوێستی عێراق هەڵوەشاندنەوەی ئەو کەمپێ و گواستنەوەیانە دوای پێداچوونەوە و جیاکردنەوە بۆی بزانن کێ تاوانبارەکێ بێتاوانە. سوپاس بۆ خوددا دوای پێداچوونەوە نزیکەی 21,000 کەس بە 31 قۆناغ و گەڕێنرانەوە بۆ عێراقەوە گەڕێنرانەوە بۆ ماڵ و حاڵیان لای پرۆسەی شیاندنەوەی کۆمەڵایەتی و هزری لە کەمپی نەزعە جەدعە نیشتەجێکران و 13,000 کەسیش گەڕێنرانەوە بۆ ناوچەکانی خۆیان. تەمام 13,000 هاتینە ڤەگەڕاندن بە قۆناغ. لێنوکە چەند هاوڵاتیان عێراقی di kempên Rojavayê Kurdistanê û Sûriyayê de mayne. Hijmara wan kengî ev têne vegerandin. Wextekî zemenî heye yê diyar kirî? سەرەتا دەبێت جیا بکەینەوە لە نێوان کەمپی هۆل و زیندانەکانی هەسەدا کە تیرۆریستان لە ڕێگەزنامەی جیاواز و تێدا زیندانی کراون. ئێمە باز لە کەمپی هۆل دەکەین کە ئاوارە و پەناخوازی لێیە 21,000 کەس لەوێ گەڕێنراونەتەوە تەنیا 3,000 عێراقی کەمتر لە 3,000 عێراقی لەوێ ماون. ئەویش بە گوێرەی قسەی هەسەدا کە خۆی گەڕانەوەیەکی هەیە سەبارەت بە ژمارەکە و نەتۆ یەکگرتوەکانی ژمارەیەکی جیاوازی هەیە بەڵام ئەوەی باز دەکرێت زیاتر کەمتر لە 3,000 عێراقی لەوێ ماون. پشتیوان بە خوددا هەوڵ دەدەین کۆتایی بۆ کەمپە بێنین هەڵی بۆ شەرینەوە و بۆ هەتایە نەمێنێت. باشە ئەم بزانین لە کەمپە جەدعە یا لە عێراقێ چەند ماڵبەتên داعشی تێدانە؟ ئێستا لە دوای گەڕانەوە لە سووریا نزیکەی 21,000 کەس گەڕێنراونەتەوە
19,500 کەس گەڕێنراونەتەوە بۆ ناوچەی خۆیان دوای پرۆسەی شیاندنەوەی کۆمەڵایەتی گەڕێنراونەتەوە بۆ ماڵ و حاڵیان کەواتە کەمتر لە 5,000 کەس لە ناوەندی شیاندنەوە ماون ئەویش دوای ئەوەی پرۆسەی شیاندنەوە کۆتایی دێت کە پرۆسەکە کۆتایی دێت دەگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵیان بۆ زانیاریتان تەواوی ئەو ناوچانەی ئەو کەس ئەو پەنابەرانە بۆی گەڕاونەتەوە هیچ پێشێلکاریەکی ئەمنی تێیدا ڕووی نەداوە چونکە گەڕێونەتەوە بۆ عێراق هیچ بیرۆکەیەکی تۆڵەسەندنەوە و لەناوبردنیان نەماوە سپاس بۆ خوددا سەرکەوتوو بووینە لەوەی ئاراستەیان بکەین و لە شیاندنەوەی کۆمەڵایەتی و هزری لەگەڵیان سەرکەوت باشە جەنابێتە دبێژیتن زێدەتری 21,000 عێراقی ژێ کەمپا هۆڵ و یا ڕۆژ هاتینە ڤەگەڕاندن ژێ سووریایە بۆ عێراقێ لەvê کەمپێ نوکە حالە حاضر قاسی 5,000 کەسان لە کەمپا جەدعانە پرۆسەیە تێکەلکردنا ڤان bi civakî بوشی هوسا لەزە یعنی براستی jî ev lezgîniya ev pelepeyeya nabîte me tirsî li ser dahatûyê civakî û ew komelgeha ew têda têkelbin çunkî tu bi xwe dibêjî ev vana fikra Daişiya pêra بەڵێ لە ڕاستیدا ئەو کەسانەی گوازراونەتەوە بۆ عێراق دوای پێداچنەوە بۆ کەسانە کراوە پرۆسەیەکە بۆ شانەوە 12 ڕێکخراوی نێودەوڵەتی تێیدا بەشدارن کۆکردنەوەیان لێک شوێن وا دەکات ڕوحیەتی تۆڵەکردنەوە و وحشیگەری لە ناویان دروست بێت بەڵام کە دەگەڕێنەوە باشتر دەبێت دوای شەڕی باغوز ناچار بوون لە کەمپی هۆل و شوێنەکانی تر نیشتەجێ بکرێن منداڵیش بەرپرسیار نییە لە تاوانی کەسێکی تر کە تەمەنی 2 ساڵ بووە یاخود 5 ساڵ بووە نابێت ڕێگە بدەین ئەو منداڵە بێوێت تۆڵە بسەندێتەوە بۆیە دەبێت بە شێوەیەک مامەڵەیان لەگەڵ بکەین دوور بکەونەوە لە تۆڵەسەند باشە هێژەیە کەریم جەنابە هەوە ئاگەهداری ڤەگەڕاندنا زیندانیên داعشیە yên lê Sûriyayê ku li Iraqê dihêne zîndankirin û proseya vegerandinê berdewam e heta nûke çend daişî li Sûriyayê zîndanî hatîne vegerandin bo Iraqê û li Iraqê zîndankirîne û li kî ve zîndankirîne û çend ciwan Iraqî ne çend ciwan serkirde û metirsîdar in بەدڵنیاییەوە ژمارەی گشتی کۆی گشتی 7,000 زیندانی کراون لە زیندانەکانی هەسەدا لە ڕاستیدا 150 زیندانیکراوی داعش گوازراونەتەوە هیواخوازم زیاتر بگوازرێنەوە بۆی دادگای بکردن لە نێو عێراق زۆر دڵخۆشم وەک خۆم کە ڕادستی عێراق بکرێن چونکە مانەوەیان لە دەرەوەی دەسەڵاتی عێراق لەوانەیە وەک کارتێک بەکاربێنرێت بۆی فشار بخاتە سەر عێراق یاخود بە شێوەیەکی هەڵا بەکاربێنرێن یاخود زیندانتێک بشکێنن بەڵام کاتێک لە نێو دەستی عێراقدان باشترە بۆ عێراق بۆ ئاسایش ناوچەکە باشتر بۆیە کاتێک لە نێو ماڵت گورگێکی درڕندە هەبێت زانایانەترە دانایانەترە لە نێو قەفەسێکی دابنی نەک ڕێگەی پێ بدەی بەدڵی خۆی لەناو باخچەی ماڵەکەت بجوڵێتەوە بۆی ئەم تیرۆریستانە ڕاست نییە ڕێگەیان پێ بدەین لە بیابان بمێننەوە یاخود لە زیندانەکانی هەسەد بمێنەوە بەڵام باشتر وایە لە نێو دەستی عێراقدا بن بۆ ئەوەی دادگایی بکرێن ژای کەریم نووری بریکاری وەزارەتە کوچ و کوچبەرێن عێراقێ سپاس